سلاوین گرم و هیوین دم خوش دگل دمک دیه لحفگهاندنا کردان کرد کنکشن دی هیویا کو بابت ما وجاری جی با آماده کرین بدلی وابن. ابوی هیویه که ام کردان بگهین نه کو سرحاتی و بویرن لجهان دقامن پیک گهورین داخل شمو جویره جه استودیو دنگ امریکا لواشنطن دی سی دید گلو. تماشاوانن هجا بابت وجاری اون. اسد بیجا او پیگرتی جناب برنا چکی کیمیایی و شارزا باور دکن او ریکتن دقازان جاوی دیا. لنا وندین هزری لواشنطن تایبتمند شروع فکرنو پیش نیاز دادن بریاردرین سیاست امریکا به هیویا چار سریه کنا جروشا سوری را. دگل پیش بینیا دمک دریجی چار سریان هر کس ده خمار روشا خراب یا جنو زاروک و پیرن سوری دیا. بالیوزی عراقی لامریکا به هیویا امریکی دوستانیا عراقیان جبیر نکن. قالوا روشا كيمانيين اولي لعراقي وبتايبت لباريزغا موصلي تشاوايا بزاف كاركي ازدي ميفاني مايا سلافين دوباره قالي تماشاوانين دمي لهافغاندنا كردان سروكي سوري بشار الاسد بيجتن او دي بيغرتني بريكاتنا امريكي روسي بكاتن جبو جناف برنا تشكي كيمياوي سوري ليوي هشتا يعني حاشا دكجي کو هزین وی او چک بکار اینابتن لنزیک شامی کو بونا اگرا بکشتنا صدان کسان هر چابتن شارزادی بیجن او ریکفتن دی یاری و هفسنگا ترازوا هیزان بگوهرتن. ریکفتنا چکی کیمیاوی جشرن تند نافخوی لسوریا کم نکریه هندک شروع کار دی بیجن اف ریکفتنا دی انجام درجدن هبن که دی سروک بشار الاسد پیستر لیکد. او جی دمکی دا که سرحالدا بزاوه دکن وی جی سردست حالات بین نخاره. On the ground, the resistance. لوانه هزکانی سرحالداوان لم رکوتندا دوراو بنو با اشکرایش بشار الاسد براویه. استا هندگ متمانی پیدراوتو لروسیا و لکومالگای نونتوی شوا. Russia and now from the rest of the international community. ابوی رکفتنه احتمال در بکادم و دست یا لشکریش لای امریکا و نامینت. اجبرکو سروک سوری اسد بجد و دستش چکت خوید کیمیایی بردد. سرحال دا یدکو هیوی دار بون به احتمال در بکار لشکری در فتک بوان چه بد نوکه رنگ پترش بره ببنه آرمانجا حکمته. پێمان وایە رووسیا و ڕژێمی سووریا یاریەک دەکەن بۆ بە فیڕۆدانی کات و بۆ بە دەستێنانی کاتیش بۆ ڕژێمی تاوانبار لە دیمەشق. شروع دەبێژن ئەو ڕێکەفتن دێ ناو دەنگێ سەرۆکی سووری ڤلادیمیر پوتین لە جیهانێ باشتر لێکرد. ئەوژی دەمەکی دا کە مۆسکۆ بەردەوام یا چەکانت دەتە دیمەشقی. فەخریادوسکی دەنگێ ئەمریکا. و پشتی دەمەک درێژی شەڕێ نافخۆی سووریا و چافسۆریین ئەمریکا ji bo lêdana rejîma Esed cîhan hat serrêka çareseriyên aştiyana ji kêşeyên Sûrî ra. Şareza hene dibêjin ji navbirna çekê kîmyayî rejîma Esed qonaxa yekiya. Siyasetên Amerîka li hember Sûriya û dînamîkiya herêmê naverokê panêlekê bû li navendeka hezirî lêre li Washington. Ji vî behsî ra navendê Carnegie Endowment ji bo aştiya nifneteweyî mêvandariya jimareka taybetmendên jeopolîtîkên Rojhilata navîn kir. Hevkar Balên Salih li wir bû û ev raport gihandiye. بەلای زۆرێک لە چاودێرانەوە ڕێکەوتنی مۆسکۆ و واشنگتن سەبارەت بە چەکی کیمیایی لە قەیرانی سووریادا لەو جۆرە ڕێکەوتنانەیە کە دەشێت لە مەودای کورتخایەندا کاریگەری هەبێ وەلی هێشتا نەزانراوە ئایا لە مەودای درێژخایەندا چ جۆرە کاریگەریەکی دەبێت. بە هەمان شێوەش وەک دەگوترێ راپۆرتەکەی چەند ڕۆژی ڕابردووی نەتەوە یەکگرتوەکان کە بەکارهێنانی چەکی کیمیایی لە سووریادا پشتڕاست کردەوە هەر هیچ نەبێ بۆ ئێستا کاریگەریەکی ئەو تۆی نییە لە یەکلاییکردنەوەی قەیرانی سووریادا. بەڵام لەگەڵ هەموو ئەم جۆرە ڕوانینانەدا وەک ناسر القدوە جێگری لە خزەر ئیبراهیمی نێردراوی کۆمکاری عەرەب بۆ سووریا لە کۆنفرانسەکەی نێوەندی کارنگی کە تایبەت بوو بە دۆسەی سووریا دەڵێت هەم ڕێکەوتنەکە و هەمیش راپۆرتەکەی UN هۆکار دەبن بۆ زۆربوونی دەرفەتەکانی سازدانی کۆنفرانسی ژنێف.
هەندێک خۆشحاڵ نەبوون بە ڕێکەوتنەکەی نێوان مۆسکۆ و واشنتنەوە لەسەر چەکە کیمیاویەکانی سووریا و هەروەها شوێنێتی جێبەجێکردنی بەندەکانی ئەو ڕێکەوتنە هەر بۆیە دەشێت کەمێک سەختی بهێڵنەوە بە تایبەتی لەسەر کات بۆ سازدانی کۆنگرەکە و لەسەر چۆنێتی هەنگاوەکانیش بۆ ئەو کۆنگرەی ژنێڤ. ناسر قدوە دەشڵێت بەگشتی بۆ هەموو ڕەوشەکە ڕۆڵی کارکتەرەکانی ناوچەکە و جیهانیش ئێجگار گرنگن لەم قەیرانەی سووریادا. بە مانایەکی تر زۆر گرنگە هەڵوێستی هەریەک لە وڵاتانی وەک عەرەبستانی سعودیە، تورکیا لەلایەک و ئێرانیش لەلایەکی تر و هەروەها ڕووسیاش بزانرێت تا چەند ئامادەییان هەیە بۆ ئەم پرۆسەیە و ئەمەش خاڵێکی ئەجگار گرنگە بۆ هێوەرکردنەوەی ڕەوشەکەی نێوان ئۆپۆزیسیۆن و ڕژێمی سووریا کە ئەو کارکتەرانە لەسەر هەردوو ئاستی ناوچەیی و جیهانیشدا بەشدار بن نەک تەریک بکرێن. چاودێر لەو بڕوایەدان ڕژێمی سووریا سوودمەند بۆ لەم ڕێکەوتنە. پاوڵ سالم بەڕێوەبەری بەشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نێوەندی کارنگی لە بەیروت هاوڕایە و دەڵێت ئەم ڕێکەوتنەی مۆسکۆ و واشنتن ڕەوایەکیدا بە بەشار ئەسەد سەرۆکی سووریا. بەلای خەڵکەوە شاراوە نییە بە شێوەیەک لە شێوەکان بەشار ئەسەد لەسەر ئاستی نێودەوڵەتی ڕەوایی دراوەتێ لەو ڕوانگەوەی ئیستا هاوبەشێکە لە جێبەجێکردنی ڕێکەوتنەکە و هەر هیچ نەبێت تا ناوەڕاستی ساڵی 2014 تەمەنی ڕژێمەکەی درێژ کراوەتەوە و هەر دواخستنێکیش بێتە ئاراوە ئەوە تەواوی ساڵی 2014 لە دەسەڵاتدا دەمێنێتەوە. پاوڵ سالم دەشڵێت هەر لە ئێستاوە حزبوڵا ئەم ڕێکەوتنە بەسەرکەوتن ناودێر دەکات بەڵام لە ڕاستیدا ناکرێەوە هەسەیر بکرێ چونکە ئەم حکوومەتەی سووریا هەموو شتێک دەدا بەدەستەوە و دەستبەرداری هەموو شتێکی استراتیژی خۆی دەبێ بۆ مەرجەی لە دەسەڵاتدا بمێنێتەوە بەڵام نکۆڵیش ناکات لەوەی سەرکەوتنێکی دیبلۆماسی بووە بۆ کرملن. پاوڵ سالم دەشڵێت لەناو ئۆپۆزیسیۆنی سووریاشدا دوو جۆر ڕوانین هەن. لەشکری ئازادی سووریا ئەو ڕێکەوتنەی بەخراپ ناودێر کردووە وەلێ تونڕەوان و جیهادیەکان بێدەنگیان لێکرد. ڕێکخراوە جیهادیەکان ترسیان هەبووە بەڵێ خۆشحاڵ دەبن بە لێدانی ڕژێمەکەی ئەسەد بەڵام خۆشیان ئامادە دەکرد و چاوەڕوانی ئەوەشیان دەکرد هەرکە ئەمریکا دەستی کەوتە سووریاوە ئەوە ڕێکخراوە جیهادی تروریستیەکان کورتی لەشکریان بەردەکەوێت. هەڵوێستی رووسیا بەرامبەر سووریا تەوەریکی تری کۆنفرانسەکە بوو. ئاندرێ وایس جێگری سەرۆکی بەشی توێژینەوە لە نێوەندی کارنگی ئینداومێن لەو بڕوایەدایە رووسیا لە چەند ڕەهەندێکەوە کار لەسەر سووریا دەکات. یەکەم نایەنەوە جارێکی تر دۆسیە لیبیا دووبارە ببێتەوە و ئەنجومەنی ئاسایش نیگەرانی مرۆڤایەتیەکان بەکاربهێنێت بۆ ڕەوایدان بە هێرشی لەشکری. مۆسکۆ نیگەرانێکی قوڵی هەیە سەبارەت بە پێکدادانی شیعە و سونە لە سووریادا لەو ڕوانگەوەی گەر سونەکان باڵادەست بن ئەوە دەبنە فشار بۆ سەر ئێران و بۆ سەر رووسیاش خۆی وەک ئەگەرێک بۆ هاندان و دابینکردنی دارایی بۆ تونڕەوانی ئیسلامی لە ناو و دەرەوەی رووسیادا. ئەمانە بێ لەوەی رووسیا بڕوای وایە ئەمریکا ناتوانێت قەیرانەکەەوە بەرئەنجامی قەیرانەکە بەڕێوە بەرێت. تەواوی بەشداربووانی ئەم کۆنفرانسە هاوڕان لەسەر کاریگەریەکانی ئێران لە دۆسەی سووریادا. کەریم سەجادپور لە نێوەندی کارنگی لەو بڕوایەدای ڕۆڵی ئێران لە سووریادا ئەو ڕۆڵە زۆرە نییە کە لە عێراق و ئەفغانستاندا هەیەی وەک دەڵێ بەهۆی هاوسنووریەوە لەگەڵ هەردوو وڵاتدا. بۆ سووریا ڕۆڵەکەەوە هانیە سووریا و ئێران هاوسنوور نین بەڵکو هاوپەیمانی استراتیژی و تاکتیکی نێوان دوو وڵاتی سەرکوتکەرە ینی پەیوەندی نێوان دوو گەل نییە وێڕای ئەوەی هەردوو حکومەت بە ملیار دۆلاریان خەرج کردووە بەڵام نەیانتوانیوە دۆستایەتێک لە نێوان هەردوو کۆمەڵگادا دروست بکەن. سەجادپور دەشڵێت ئەگەر و نەگەری وەشاننی گورزێکی سەربازی لە دیمەشق کار ناکاتە سەر سیاسەتی ئێران لە بەرنامە ناوچەکەیدا و دەڵێ لە سووریا بدرێیان نەدرێ ئەوە تاران بەردەوام دەبێت لە بەرنامە ناوچەکەی. جا ئازیزانم نەکرد تەنها لێرە لە نێوەندی کارنگی بەڵکو لە زۆرێک لە نێوەندەکانی تر لە واشنتنی پایتەخت بڕوا وایە قەیرانی سووریا هەر تەنها سنووردار نییە بە چەکی کیمیاییەوە بەڵکو گەلێ ڕەهەندی تریشی لە خۆگرتووە لەوانە ململانەی زلهێزەکان لەسەر ئاستی جیهانی لە سووریادا بێجگەل لە ململانیەکانی تری ناوچەیی کە ئێستا گەیشتونەتە ناوخاکی سووریاوە بەڵام هاوڕاییەک هەیە هاوڕاییەکەش لەوەدایە ڕێکەوتنی واشنتن و مۆسکۆ دەشێت ببێتە مای درێژکردنەوەی تەمەنی ڕژێمەکەی بەشار ئەسەد و بەردەوامیدان بە شەڕی ناوخۆی سووریا. بەڵێن ساڵح بەشی کوردی دەنگی ئەمریکا. سپاس بەڵێن و دەستی تا خۆش بۆ vê راپۆرتێ گەلۆ هەتا کەنگی سووریا و دەنگ و بەحسین نەخۆشین شەڕی وێ نافخوا دێخەما هەر لایەنێکی بتن ئەم بهیڤینە ئەو دەم درێژ نەبتن. پرسیارە vê جارێ گەلی تەماشەوانان جووە ئەڤە ئەریکەنگی سووریا سەرخۆبوو ناخوا ji فەرەنسا وەرگرت لە ساڵە 1920 لە ساڵە 1942 یان لە ساڵە 1946 هەتا داویە بەرنامێ دیگەلمە ببینن ji بۆ زانینە بەرسڤە ڕاست و ئەگەر ڕێبەرین بڕیاردەرین جیهانی حزرا
بەرژەوەندیên millet û welatên xwe bikin di serederiya digel rejîma Esed de lê çalakvan, mafnas, xelkê xwedî hestên nazik bi tenê hezra wan mirovan dikin ku şerî xweşî ji jiyana wan re nehiştiye. Xanim Sara Umer nameyek pir hestên nazik ji rêberên cîhanê re nivîsandiye heta awirekê bidin jin û zarok û pîrên digel agir û dokola bomban dijîn. Xanim Sara ji Danîmarkê bi Skypeê digel me axeft û got ka naverokê nameya wê çi tişt e. ئەوەی لە سووریا گوزارێت من بە بۆچوونی من فێنۆمێنێکی سووری نییە بەتەنیا بەڵکو فێنۆمێنێکی گەردوون نییە کە لە سووریا خۆی مانیفێستەکە. بەڵام کە لە سووریا ڕوایەت تەنامانە لەبرنی سەرۆکێکی زاڵم نییە بۆ کۆمەڵگەی سووری بەڵکو لەبرنی ڕوای ئینسانیەکەی نەتەوەی سووریا خۆیەتی کە هەموو وڵاتە زلێزەکانی دنیا تیا خوێنڕێژە بەڕاستی بەڵکو نامەکەی من هەڵدانی تۆڕێکە بۆ ئەو مۆنتالیتیە و باکگراوندە فیکری سیاسی ئەو وڵاتانەی کە لە خۆزگەیاندا سووریا بکەنە جێگەی جەنگی ئایدۆلۆژیەکانی خۆیان. سارە خان ببوورە تۆ پێشنیازت هەیە بۆ ئەوەی بۆ کاتی دوای شەڕەکە بۆ کاتی دوای بەشار ئەسەد ئاوادانکردنەوە گەڕانەوەی ژیانی خەڵک بە شێوەیەکی ڕاست و درست بەڵام تۆ چۆن دەبینی چۆن شەڕەکە کۆتایی دێتن چۆن ئەسەد کۆتایی پێدێتن. من حەزەکەم وەڵامیان پرسیارت بەم شێوە بەمەوە ڕاستە من لەناو نامەکەیە بە شێوازێکی ئاشکرا داوای هاوکاری مرۆڤایەتی ئەەکەم بۆ ئەو قوربانیانەی کە لە سووریا لە جەنگی سووریا ئێستا ئەیان بینین و لە تەلەڤیزۆنەکان و لە هەواڵەکان و ئەوانەشی کە لە نزیکترۆ بن هەڵبە زیاتر لەگەڵ یانان و ئەزانن حاڵیان چۆنە. بەڵام من حەزەکەم لێرانەیە شتێک بڵێم حەزەکەم ئەوە تامۆڕمکەمەوە کە نامەکەی من ڕەخنەگرتن نییە بەتەنیا لە ئەسەد بەڵکو ڕەخنەگرتنە لە دنیا بەمانە گلۆبالەکەی. ڕاستە نامەیەکی زۆر هەستیارە و نامەیەکی زۆر شاعیرانەیە و نامەیەکی زۆر ئەدەبیانەیە بەڵام ئەگەر پشتی وشەکانی من بخۆنیتەوە بینیت کە ئەم نامەی من بۆ نمونە ڕەخنەگرتنە لە پوتین کە پوتین کە من ئەیبینم ڕۆژانە لە ژیانی ڕۆژانەی خۆیان وەک خانەدانێک و سەرمایەدارێک و مسافرێکی گەورەی جیانێژی هاوکات سێرەکەی جڵەوی هێزە ئۆپۆزیسیۆنەکانی گرتووە بۆ ئەوەی مناڵی زیاتر و ژنی زیاتر و پیری زیاتر و شەهیدی زیاتر شەهید بکرێت. ئایا پێشنیازی تۆ چییە بۆ ئێستا نەک بۆ دوای ئەسەد چونکە ئێستا خەڵک دەناڵێنێ خەڵک لەو ناخۆشیەدایە. من ئێستا پێشنیازی من ئەوەیە کە هەر یەکە و لە لای خۆیەوە هەستی بەرپرسیارەتی بجوڵێت و بڕۆن هاوکاری ئەو قوربانیانە بکەن. یعنی معقول نییە تۆ بینیت مناڵێک لەسەر جادەکە ڕیخۆڵی ڕژاوە. معقول نییە بینیت کچێکی بچکۆلانە عەزیەکی سووری لە بەرانی نۆکەکانی بۆی سوور کردووە و تەمەنی 6 ساڵە و ئەوێ بۆ خەستەخانەیەک سەیرەکەی ئیتر تەواو لە دوا چرکەکانی ژیانیەتی تۆ کە سێری ئەو مناڵاکەی ئەزانی ئەو مناڵە دڵی بە ژیان خۆش بە بۆیە بۆی نینۆکی کرۆ بۆیە جێتە و گاری خستەتە گوێچکەوە بۆیە داوا لە هەموو کەسێکەکەم لە هەموو مرۆڤێکی سەر ئەم زەویە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ئەتوانن دەستکاری چاکردنەوەی ڕووخانی عایلێک بکەن بیکەن مەوەستن و چاوەڕێی ئەوەش مەکەن کە کەسانێکی کە بێت و بڵێن بۆت نییە یان تۆ ئەمە ئیشی تۆ نییە تۆ شاعیری تۆ گۆرانی بێژی تۆ سوالکەرێکی لە سەرجادەکان تۆ دەستگێڕی ئەوە ئیشی هەمومانە هەمومان بەرپرسیارین لە چاکردنەوەی ئەو دۆخەیە هەمومان بەرپرسیارین لەوەی کە خەندەیە بگەڕێنەوە بەسەر لەوی مناڵێک ئەمە ئامانجی من بووە بەڵام من زیاتر حەزم کرد لەسەر باگراوند و فکرەی نامەکە بۆتان بدوێم ئەگەر بە کورتی فەرموو لە ڕاستیامێ ئەوە پێ بڵم کە ئەم نامەی من هێنانە دەرەوی وێنەیە کە لە دنیای سووریایە کە کۆی وڵاتە زلێزەکانی دنیا وەکو لەگەڵ ڕێزما بۆ تۆ وەکو سەد دەستیان لە کوشتنیان هەیە چونکە ئەمانە بە مرۆڤ نازانن ئەم قوربانیانە بە مرۆڤ نازان حسابی مرۆڤ بۆ ئەو ئەهلە ناکەن و هەر وەکو وڵاخ ئەیان کوژن ئەبینین لەم ڕۆژەیە برسێتی یەکێکە لە ڕیشەهرە گەورەکانی کۆمەڵگەی سووریا ئەمڕۆ کەچی لە بەرامبەرەوەشە ئەبینین ساڵانە ئەمریکا بە فەردە بە مەلاین فەردە گەنمە ڕژێتە ناو دەریاکانی خۆیەوە لەبەر خاترەوەی بۆ گەن نەکە
ئەم نامەی من قسەکردن نییە لەگەڵ ڕئیسەکانی دنیای حەزەکەم هەمووتان ئەوە بزان ئەم نامەی من قسەکردن نییە لەگەڵ ڕئیسەکانی دنیای بەڵکو دادگایکردنی یەکە بەیەکەی ئەوانەیە کە دەستیان خستۆتە ناو سووریا و نانەوێت گەلی سووری لە برینەکانی خۆیان ناخەستنەوە من ئەمەوێت ئامۆژگارەیەکی ئەم نامەی من ئامۆژگارەیەکی سیاسی بێت بۆ کۆی ئەو سەرۆکانی ناویان لەم نامەیە هاتووە و هەروەها خواستی نامەکەش ئەوەیە کە ئەو سەرۆکانە لەسەر ئێتیکێتی مرۆڤانەتر خۆیان پەروەردە بکەنەوە لەوەی کە ئێستا هەیان وتیانە ئەوەی ڕاستی بێت من لە ڕێگەی ئەم نامەیەوە بە هیچ شێوەیە نەمیستو وجدانی سەرۆکەکانی دنیا خەبەر بکەمەوە بە هیچ شێوەزێک من نەمیستو وجدانی سەرۆکەکانی دنیا خەبەر بکەمەوە بەڵکو ویستومە دەست بەم بۆ ئەو شوێنە تاریکانەی عەقڵیان کە لە مێژە من پێم وایە گڵۆپە ئینسانیەکانی مرۆڤبوونی تیا خامۆش بووە سەرۆکەکانی دنیا بە بۆچوونی من لەم ڕۆژەیە سەرۆک نین بۆ مرۆڤ بەڵکو لە ڕێگەی بەڕێوەبردنی مرۆڤەکانەوە ممارەسەی دیوە وەحشیگەریەکانی خۆیانەکەن بینەران ئەگەر ئەمریکی بۆیە هیڤێنە عێراقێژی بیر بکن عێراقی نەبێن دۆستانیا ئەمریکیا ژ دەست بدن و ئەگەر ئەمریکی بۆیە هیڤێنە بیرەوەریەن تەحلێن ساڵێن پشتی ڕوخاندنە ڕژێمە سەدام حوسێن ژ بیر بکن عێراقیان دەوێ قوربانیین ئەمریکی لە بیراخوا بینن هەرتم و دۆستانیا لەسەر بنەماین پەیمانە استراتیژیا دەگەل ئەمریکا هەر بگەرمی بهێلن باڵیۆزی عێراقی لە واشنگتن لوقمان فەیلی پێدا چۆنەک بسەر تێکەلیەن بەغدا و واشنگتندا کرد ji bo ژمارەکە خەڵکێ لێ بنیادی بروکینگز کورد کونەکشن لەوەرە ئامادە بوو باڵیۆزی عێراقی لە واشنگتن هیڤی کرد پەیمانە استراتیژیا دەگەل ئەمریکا ساڵا 2008 گەرم و گوڕ بمینێتن چونکو ئەو ji عێراقی ڕا قۆناغek veguhastinê ya giring bû wê peywendiya digel Amerîka ji hebûna leşkerî bitinê berfirehtir kir berev buwarên diyên giring û vegerandina serweriya Iraqê jî bû lê pisyar ewa çi ji Iraqiyan tê xwestin. Balyozê Iraqê got ji bo me têgeştin û naskirina peymana stratîjî nû ye di dezgehên me de jî û li heman dem Emerîkiyan jî gelek zanyarî li ser peymanek wesa nebûn. Divê em pêdaçûnê bi ser hesabatên xwe de bikin û têgeştina peymanên dualî. Ez bawer dikim her du welatên me hêşta hewl didin warên hevkariyê dest nîşan bikin. Me şerezayî peymanên êkalî heye ne dualî. Emerîkî gelek hez nakin bîreweriyên nexweşên çend salên piştî rûxana rejêma Sedam Husên jî bîr bikin. Ne bes ev heta têgeştina peymana stratîjî jî çunku li Emerîka navê Iraqê ne gelek ciwan e. Balyozê Iraqê dibiştin heta digel Iraqê rawestî û giringiya Iraqê bizanî û paşmaya erkê Emerîka li Iraqê berçavdanî pirsek stratîjiye û divêtin ew wêneyê xirabê Iraqê jî li cem Emerîkan bête guhartin çunku demê çinîna berhemê kardariya Emerîkaya û em têkeliyên saxlam digel Emerîka dixwazin. Rexneya Emerîka li hikûmeta Iraqê ew bû rê dida Îran esmanê wê bikarbînîtin ji bo veguhastina çekan ji rejêma Sûrî re. Lê balyozê Iraqê li Washington Luqman Feylî got welatê wî hevkariya Emerîka di vî warî de dixwest. Iraqê divêtin bi hevkariya Emerîka hêzên xwe yên esmanî û sinûran qeyîm biketin. Wî gazinda bilindbûna asê tundûtîjiyan jî êxista nekontrolkirina sinûrê digel Sûriya. Wî got El-Qaîde qazancê ji nerehetiyên Sûriya werdgiritin pitir çekê pêşketî bi qaçaxî derbasî Iraqê diketin. Pitir kontrol li biyabanên nêvbera her du welatan heye û mixabin ji ber ku me jî hêzên hewayî ji bo çavderîkirina sinûran nînin me nekariye wan hêrîşan ragirîn ji bilî wê jî El-Qaîde civînên medeniyan weka behiyan dikin armanc. Balyoz Luqman Feylî got jî niha em digel hevbendên xwe de axivin ji bo bêzkirina leşkerê xwe û nehêlana wan renga derbasbûnên ji Sûriya. Temaşevan hêja li Iraqê tundûtîjî li dijî kêmaniyên olî rojane ne. Ew dibin armanca hêrîşên terorîstî ji ber ku bidîtina İslamiyên radîkal ew kafirin û باورî bi İslamê nîne. Ji êzdî û mesîhiyan re vexwarin û kirîn û firotina meyê helal e û pitir ev ye egera ku ew dibine armanca karên terorîstî. Lê nebes ev derdê wan kêmaniyên olî ye li Iraqê. Partiyên siyasiyên desthilatdar wana piştguh diêxin. Çalekvanekî civaka sivîl û rojnamevan Ghessan Salim berî çend rojan mêvanê dengê Emerîka bû.
ویگوتەمە کە ڕەوشە کێمانیان بتایبەت لە مووسڵێ چەند خراپە و ji ber چەند ئەگەرانژی. هناك استهداف ئەوان دەکرێنە ئامانج و ژیانیان لە مەترسیدایە ئەو جا چ بە کوشتنیان بە دەرکردنیان لە شوێنەکانیاندا دووەم فرامۆشکردنیان لەلایەن دەستگاکانی هەردوو حکومەتەوە هەتا ڕادەیەک یەکێک هەست دەکات سیاسەتێک هەیە بۆ دوورخستنەوەی کەمە ئاینیەکان لە ناو شاری مووسڵ ئەمە هەڕەشەیە لەسەر بوونیان لە عێراق بەگشتی بێجگەلەوە نەبوونی هەلی ژیان و کار یانیش هەلی کەوتنە ناو ژیانی سیاسی بە شێوەیەکی ڕاست و دروست الحياة وفرص للعمل أو الدخول في العملية السياسية بشكل صحيح. کاغەسانوان هەیەما کێمانیا شەباکان بوونە ئارمانج. گەلۆ هەر کێمانیەک هەبتن ئارمانجاتون و تیژیانیان بتنێ جڤاکێن نەموسڵمان بتر. استهداف ئامان زیاتر کەمە ئاینیەکانن وەکو ئێزدیەکان و مەسیحەکان و مەنداییەکان و بە تایبەتی مەندایەکان بە یەکجاری لە شوێنەکانیاندا نەماون یان لە هەرێمی کوردستانن یان وەکو مەسیحی و ئێزدیەکان بەرە وڵاتانی ئەوروپا ڕۆیشتون. لە بەغدا ژمارەی ئێزدی و مەسیحەکان زۆر کەم بۆتەوە و لە ناو شاری مۆسڵش ئێزدی لێ نەماوە. کڵێسەکان تەقینراونەتەوە و قەشەکان تیرۆر کراون بۆیە زۆربەی مەسیحەکان دەگەڕێنەوە بۆ زێدی خۆیان. قريب من مدينة الموصل اللي هي سكن مناطقهم التاريخية. هون گازندا پشتگوهی خستنا کێمانین ئۆلی ji دەسەڵاتدارین هەرێمێ دکن چما؟ عدم قدرة الأقليات المشاركة في العملية السياسية بشكل بێتوانایی کەمە ئاینیەکان لە بەشداریکردن لە ژیانی سیاسیدا و هەروەها کە تواناشیان نییە نوێنەری ڕاستەقینەی خۆیان هەڵببژێرن و کەسانی ڕاستەقینەی خۆیان لە حکومەتدا هەبێت هۆی ئەمە و زۆربەی کێشەی کەمە ئاینیەکان دەگەڕێتەوە بۆ ململانەی نێوان حکومەتی مۆسڵ و حکومەتی هەرێمی کوردستان یانیش لەگەڵ حکومەتی ناوەندی و بە تایبەتی لەسەر بەندی سەوچلی دەستور. پارتە سیاسیەکان دەست بەسەر کۆتای کەمایەتیەکانیشدا دەگرن بۆیە دەبینیت نوێنەرەکانیان بۆ بەرژەوەندی کۆمەڵگاکانیان کار ناکەن. بۆ نمونە دەنگدەرانی لیستی کوردی لە مووسڵ زۆربیان ئێزدین بەڵام خاوەن بڕیار نین و لە هەموو پۆستەکانیش دوور خراون. أقصى الإيزيدية من أي موقع حكومي ممكن أنه يمثلهم بشكل صحيح. ماقەی ئەڤە سیاسەتێک داڕشتیا بمەبەستە یان ڕفتاری تاکە کار بدەستایە؟ بقناعتي أنه هي سياسة لأنه أكثر من مرحلة أكثر من عملية سياسية. بە بڕای من ئەمە سیاسەتێکی گشتیە چونکە لە زیاتر لە پرۆسەیەکی سیاسیدا هەستمان کردووە خاوەن بڕیارەکان لە هەرێمی کوردستان نیازی ئەوەیان نەبووە ئێزدیەک دەستنیشان بکەن بۆ پۆستێکی بڕیاردەر. لە ئەنجومەنی پێشووی شاری مووسڵدا ئێزدیەکان سەنگی خۆیان هەبوو بەڵام بە بڕیارێکی سیاسی هەرێم بۆ ماوەی 2 هەتا 3 ساڵ بایکۆتی ئەنجومەنەکەیان کرد وەکە گەڕاشنەوە هیچ پۆستێکیان پێ نەدرا. التآخي للمجلس المحافظ أيضا ما حصلوا اليزيديين على موقع حكومي. و ji bo nehêlana van siyasetan û dabînkirina mafîn kêmaniyên olî rojnamavan û çalakvanê mafên sivîl Xasan Salim gota bername li hevgihandina Kurdan divê hikûmet wan yasa û qanûnan tund bike rê nedin kêmanî bibin armanc û herwesa nebin asteng li pêş pêşketina kêmaniya ji rûyê siyasî ve du cemseriya birêveberinê ya deverên êzdiya û mesîhiyan li Mosulê ji navend û hikûmeta herêmê karîgeriya gelek xirab kiriya ser jiyana wan jî. Bînerên hêja bersiva rast ji pirsiyarameya vê carê ka kengî Sûriya serxwebûna xwe ji Fransa wergirt li sala 1920, 1942 yan 1946. Bijara sê rast lê hevdeyî meha 4 sala 1946 û piştî 26 salên dagîrkirina Fransa Sûriya serxwebûna xwe wergirt û navê wê rojê kira Yewmid Cela. Temaşevanên hêja hûn dikarin vê bernamê û çendîn bername hevpeyvûn û raport û babetên dî jî li ser malperên Dengî Amerîka yan Dengê Amerîka temaşe bikin. Facebooka bernamê Kurd Connection e. Îmêla me jî kurdconnection@voanews.com û heta heftiya bê dexîlê şemo û stafê demê li hevgandina Kurdan îviya xweşî û şadiya we dixwazin.